یەکەم هەنگاو هی کوڕ بووە، نازی کچی هەڵگرتووە، تا نامەیەکی داوەتێ پەڕ و باڵی دەرکردووە. دەڕاستیدا ڕێک بەم جۆرە بوو، ڕێز و قەدر و حورمەتی کچانی شار زۆر تایبەت بوو. کوڕەکە نامەیەکی ئەنووسی و لە ناو قەباقێکی شقارتە دای ئەنا، یان بە تیپی ئاوی ئەیکرد بە گولاچ. جار هەبووە زیاتر لە 10 کەڕەت بەو کۆڵانەیە هاتووە و ڕۆیشتووە. ئەڵڵاهوم کچەکە لە پڕ دەرکەوێت و ئەمیش نامەکەی بۆ فڕێبات. ئیتر دوای ئەوە ئەبوایە کامێراکانی پشتی سەری هەڵکردایە و تاقیبی بکردایە ئایا هەڵی ئەگرێتەوە یان نا، ئایا لەو کاتەی هەڵی ئەگرێتەوە کەسێک نایبینێت، ئایا کەسیش ئەمی نەبینی. اینجا ئەی جوابەکەی چۆن وەرگرێتەوە. ئەگەر و احتیمالاتێکی زۆری ئەویست سەرتا نێشێنم هەر چۆنێک بووە نامەکە ئەکاتەوە و کوڕەکە پڕپڕی کردووە لە عەتری تیرۆس. ماڵەکە پڕ ئەبوو لەو بۆنە، ئەبوایە کچەکە ئەوەشی چارە سەرکردایە. بەڵێ سەرەتا لە دڵەوە بۆ گوڵ. اینجا بەشان و باڵی کچە هەڵی ئەدا و لە کۆتاییدا 2 پارچە شعری بۆ ئەنووسی کە حتمەن ئەمە کۆتایی یەکیان بوو. لەم دڵی منە مەیلت بەر نادەم، یا سەر ئەکەوم ئەبیە هاوسەرم، یا کفنی سپی ئەکەمە بەرم. ئیتر ئەم نامەیە ئەبوو بە یەکێک لە خشڵە بە نرخەکانی ئەم خاتونە و بە هەمان شێوە وەڵامی ئەدایەوە. کوڕی داما و قاچەکانی تلۆقی ئەکرد لە هاتوچۆ بەو ناوەیە. ئەگەر 2 کوڕی گەڕک فەلاقەیان نەکردایە ئەوە وەڵامی وەرەگرت. ئیتر کاتی مۆعید دیاری ئەکرا ئامادەکاریەکان بۆ کوڕەکە. سەرتاشەکەی مەحمیلی هەراسانە کرد تا ئەبیانی زوو بیکاتەوە پێش مەکتەب. اینجا چاکەتی هاوڕێیەکی بەسوور وەرئەگرت بە شەرتی ئەوەی بیدات بەسەر دەستیا و لەبەری نەکات. پانتۆڵ و کراسی لە شەوە ئوتو ئەکرد وەی گوێزان. سەعات 6 لە بەردەم سەرتاشەکەی ئەوەستا. یا سفتاح دەلا قوفلی ئەکردەوە، کوڕەکە پەلاماری ئەیە دەڕابێ ئەبرد بۆ ئاسمان. خێرا مجەبیفە و کرێمی ڕازی سەوزەکەی بۆ دائەنا. پێشی قژی بۆ ئەکرد بە کەپر، ئەوەندە مجەبیفەی لەسەری قژی ڕائەگرت تا دووکەڵی سپی لێبەرز ئەبووەوە. اینجا ماڵ ئاوا بیرمان نەچێت. کوڕەکە پارچەیەک پەڕۆی تەباخەکەی ماڵەوەی بڕی بوو، جارجار ئیدامەیەکی پێڵاوەکانی ئەکرد. بە هەمان شێوە کچیش ئامادەکاری بۆ ئەکرد و تا لە شوێنێک بە حساب سوتفە چاویان بە یەک ئەکەوتەوە. کوڕ چۆنی کچی باش؟ کچ بژیت سپاس. بە ئەمری خوا هەردووکیان فۆرمات ئەبوون، هیچیان بیر نەئەما. تا نیو سەعات هیچیان فزیان نەئەکرد. تەنها جارجارە کوڕەکە بەدەست ئاماژێ ئەکرد با لێەوە بڕۆین. بێگومان کوڕەکە هاوڕێیەکی خۆی وەک شاهید و وەک حیمایە ئەهێنا لە دوورەوە چاودێری ئەکردن. بەهەرحاڵ تا لە قوشبنێکا 2 قسەیان ئەکرد ڕۆح ئەهاتە کونەلووتیان. ڕەنگە لەو کاتەیە دیارێکی بچووکیشان پێشکەشی یەکتر کردبێت. دواتر ماڵ ئاوا و کچە ئەڕۆیشت. کوڕەش تا نزیکی ماڵیان چاودێری ئەکرد. ئەو ڕۆژە لە هزری هەردووکیان تۆمار ئەکرا و بە خۆشترین ڕۆژی ژیان وەسف ئەکرا. وەلحاصڵ ویستم پێتان بڵێم خۆشەویستی ئەو سازە کۆرس بوو، بەڵام زۆربەی هەرە زۆری کۆتاییەکەی هاوسەرگیری بوو. ئێستاش بەشی زۆریان شکور هەر پێکەون و لێکجیا نەبوونەتەوە. ئەمە چیرۆکی پشت گۆرانیەکە بوو. ئێستاش بفەرمون گوێ لە گۆرانیەکە بگرن. لە کۆمێنت دانراوە. نووسینی ئاکۆڕەش، خوێندنەوە ئازا پێنجوێت. یەکەم هەنگاوی کوڕ بووە نازی کچی هەڵگرتووە. یەکەم هەنگاوی کوڕ بووە نازی کچی هەڵگرتووە. تەنەوەیانکی داوەتێ بەڕووماڵی هەڵگرتووە. تەنەوەیانکی داوەتێ بەڕووماڵی